لە ناوچوونی دارستانە باراناویەکانی ئەمازۆن لە بەرازیل بەهۆی ئاگرەوە گەیشتۆتە بەرزترین ڕێژە بە بەراورد بە 12 ساڵی ڕابردوو. دارستانەکانی ئەمازۆن کۆگایەکی سەرەکی کاربۆنن لەسەر زەوی و گەرمبوونی جیهان هێواش دەکاتەوە. لە مانگی ئابی ساڵی 2019 تا مانگی تەمموزی ساڵی 2020 زیاتر لە 1000 کیلۆمەتر چوارگۆشە لە دارستانە باراناویەکان لە ناوچوون. زانایان و ژینگە پارێزان ئاماژە بەوە دەکەن ئەم ئاگرکەوتنەوە و لە ناوچوونە لە دوای دەستبەکاربوونی جێر بۆلسۆنارۆ سەرۆکی بەرازیل لە مانگی یەکی ساڵی پارەوە زیادی کردووە. ئەوەش بەهۆیەوەی سەرۆکی بەرازیل هانی چالاکیە کوشت و کاڵی و کانزاکاریەکان دەدات لە ناو دارستانەکاندا کە گەورەترین دارستانن لە جیهاندا. مەبەستیش لەو کارە بوژانەوەی ئابووری و ڕزگارکردنی ناوچەکەیە لە هەژاری. سەرۆکی بەرازیل بەوەش تۆمەتبار دەکرێت هاوکاری دارایی ئەو دەستگا ناوخۆیانەی بڕیوە کە دەسەڵاتی ئەویان هەیە ئەو جوتیارانەی سەرپێچی یاساکانی ژینگە دەکەن پێبژاردنیان پێ بکرێت یاخود دەستگیر بکرێن. لە بەرامبەردا بۆلسۆنارۆ چەندین جار پەیمانگای نیشتیمانی توێژینەوەکانی بۆشایی ئاسمانی تاوانبار کرد سەبارەت بە داتاکانی لەسەر لە ناوچوونی دارستانەکان. ئاماژەی بۆش کردووە ئەو دەستگایە پێگەی بەرازیلی لەکەدار کردووە. بەشێک لە بەرپرسانی بەرازیلیش باز لەوە دەکەن ڕێژەی زیادبوونی سوتانەکە کەمترە لەو ڕێژەی ساڵی پار تۆمار کراوە. ئەوەش نیشانەی کەمبوونەوەی سوتانەکەیە. دارستانەکانی ئەمازۆن ڕووبەرەکەی 5,500,000 کیلۆمەتر دووجایە. دەکەوێتە باکووری ڕۆژئاوای بەرازیل و درێژ دەبێتەوە بۆ کۆڵۆمبیا و پیرۆ و ئەمریکای باشوور. نیشتیمانی 1 ملیۆن هۆزی ڕەسەنی بەرازیلن. هەروە 3 ملیۆن چەشنی ڕۆک و ئاژەڵ لە دارستانەکەدا بوونیان هەیە.